لەبارەی دۆخی عێراق و مەترسیەکانی دروستبوونی شەڕی ناوخۆیی ئیدارەی ئەمریکا جوڵەیەکی بەهێزی دیبلۆماتی دەست پێ کردووە بە مەبەستی کۆتاییهێنان بەو بارگرژیانەی لە ماوەی ڕابردوودا لە وڵاتەدا دروست بوون. لە پەرەسەندنێکی نوێدا باربارا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک لە سەردانە 6 ڕۆژەکەیدا 13 کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراق ئەنجام داوە و لە نزیکەوە لەگەڵ 4 سەرۆکاتێکی عێراق، کۆمار، حکوومەت، پەرلەمان، دادوەری و ژمارەیەک سەرکردەی سیاسی کۆبووەتەوە و سەردانی هەرێمی کوردستانیشی کرد. باربارا لیف لە کۆبوونەوەی لەگەڵ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق داوای کرد گوێ لە سەدر بگیرێت چونکە سەدر بنکەی جەماوەری زۆری هەیە وتیشی پێویستە لە ڕێگەی دیالۆگەوە کێشەکان چارەسەر بکرێن با پێچەوانەوە دۆخەکە بەرەو هەڵدێر دەڕوات. سەبارەت بە پاڵنەرەکانی ئەم سەردانە دەری دەخات کە نیگەرانی نێودەوڵەتی لە دۆخی عێراق هەیە بە جۆرێک پێیان وایە کە ڕەنگە مەترسی جددی لەسەر ئاشتی دروست بوو بێت. ئەوەشی بەمانەی هەڕەشە بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتیە با لە بەرچاوگرتنی ئەوەی عێراق هێشتا لە دۆخێکی باشدا نییە. لەبارەی سەرهەڵدانەوەی داعش نیگەرانی نەتەوەی گرتوەکانیش هانی ئەمریکا دەدات وەوەی کە ڕۆڵێکی چالاک و گرنگ لە چارەسەرکردنی دۆخی ناوخۆی عێراق بجێڕێت. با پێی زانێرەکان دوای ئەو گفتوگوانەی بەرپرسە ئەمریکیەکە لەگەڵ بەرپرسانی عێراق راپۆرتێک پێشکەش بە بڕیاردەرانی سیاسی لە واشنگتن یاخود نەتەوەی گرتوەکان دەکرێت تا بۆ چارەسەری کێشەکانی وڵاتە بڕیارێک بدرێت کە پشت بە بژاردەی ناوخۆیی یاخود بە نێودەوڵەتی ببەسترێت. با بڕوای چاودێران بە نێودەوڵەتیکردنی دۆزی هەنووکەی عێراق ئەگەرێکی زۆرە چونکە ئەم وڵاتە لەژێر سەرپەرشتی نێودەوڵەتیدایە. ڕوایشتا ئەمریکا ئەرکی ئەنجومەنی ئاسایشی لەسەرە و با بڕیارێک ئەمریکا پاراستنی ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لە ناوچەکەی لاستۆدایە. با پێی زانێرەکان دوایم سەردانەی باربارا لیف عێراق دوو بژاردەی لە بەردەمدایە، یەکەمیانەوە تا لە نائیراقیەکان بژاردەی نیشتیمانی بەکاربێنن، دووەم یاخود بە نێودەوڵەتیکردنی دەکرێت. هاوکات هەر لە چوارچێوەی هەوڵە نێودەوڵەتیەکان و با هەمان مەبەستی یەخستنی لە نائیراقیەکان باڵوێزی فەڕەنسا دەستی بە چەندیدارێک کردووە، بەڵام بە بڕوای چاودێران زەحمەتە بتوانرێت ئاڵۆزیەکان بە دانووسان چارەسەر بکرێن، بەڵکو ئەستەمە لێک نزیک بوونەوە لە نێوان چوارچێوەی مانگی و ڕەوتی سەدەردا بکرێت. کێشەکانی عێراق لە کاتێکدا گیان لە دەرەنجامی جەنگی رووسیا و ئۆکرانیا باوەی کێشەی نەبوونی وزەوە دەناڵێنێت. ئەگەر عێراقیش بکەوێتە ناو جەنگی ناوخۆیی نرخی وزە زیاتر بەرز دەبێتەوە لە کاتێکدا ئەمریکا سیستمی حکمی لە عێراق داڕشتووە بەرپرسە لەو دۆخە. با گوێرەی سەرچاوێکی هەواڵی عێراقیش سەردانەکەی بەرپرسە ئەمریکەکە بە مەبەستی گاندنی پەیامی هۆشداری نێودەوڵەتی بووە بە بەرپرسان و سەرکردەکانی عێراق سەبارەت با قەیرانی سیاسی ئاگەری پەنابەردن بۆ شەڕی چەکداری بەو پێی کە دووبارەبوونەوەی ڕووداوەکانی ناوچەی سەوز باوەتایی دەسوەردانی ڕاستەوخۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی دێت.